سڵاوتان لەبێ. بەڕێبەری ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاند هەڵبژاردننی پەرلەمان لە وادەی دیاریکراوی خۆیدا کە 21 ئەیلولا ئەنجام دەدرێت و دواناخرێ. هەندرێن محەممەد بە NRT وت کە ئەوان وەک کۆمیسیۆن هیچ کێشەیەکیان نییە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت و ئامادەکاری تەواویان بۆ ئەو هەڵبژاردنە کردووە. جەختیشی کردەوە هەڵبژاردننی پەرلەمان دواناخرێت و لە کاتی خۆیدا ئەنجام دەدرێت. بەڕێوەبەری ئاماری سلێمانی ڕایگەیاند لە ڕۆژی دووشەمەوە فۆرمی وەرگرتنی یەکەکانی نیشتەجێبوون بەسەر هاوڵاتیان و فەرمانبەرانی شاری سلێمانیدا دابەش دەکرێت. محمود عوسمان بەڕێوەبەری ئاماری سلێمانی بە NRT ڕایگەیاند بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی هەموو ئامادەکاریەکانی تەواو کردووە و بڕیارە سبەینەش لەگەڵ قایمقامی سلێمانی کۆبوونەوە ئەنجام بدەن و دوای کۆبوونەوەکەش کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی دەبەستن. شەڕی نێوانی کینەکانی پاراستنی گەل و گروپە توندڕەوەکان لە چەند ناوچەیەکی خۆراوای کوردستان بەردەوامە. هاوکاتی ژێبەکە ئاشکرای کرد لە شەڕ و پێکدادانەکانی دوو ڕۆژی ڕابردوودا 57 چەکداری گروپە توندڕەوەکان و دوو شەڕبانیان کوژراون. بە پێی ڕاگەیەنراوێکی ناوەندی ڕاگەاندنی پاراستنی گەل کە لە ئاژانسی فراد نیوز بڵاو کراوەتەوە تێدا هاتووە، هێرشی دەوڵەتی ئیسلامی عێراق و بیلادی شام و بەرەی نووسرا بۆ سەر سەرەکانی و چەلاغا بەردەوامە و لەگەڵ ئەوەشدا شەڕ و پێکدادانەکان لە ناوچەکانی تری خۆراوای کوردستان ناوبەناو بەردەوامە. پەرلەمانتارێکی عێراقی لەسەر لیستی سەربەخۆی ڕاگەاندن کە هەردوو سندیکای ڕۆژنامەوان و پارێزەرانی عێراقی و ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕاست پێدراون بە پێکهێنانی وەفدێک تا سەردانی جەلال تاڵەبانی سەرۆکی کۆماری عێراق بکە کە ئێستا لە نەخۆشخانەیەکی ئەڵمانیایە و چەند مانگێکە چارەسەری پزیشکی وەردەگرێت. لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی حیاتی لەندەنی حەسەن عەلەوی ئاماژەی بۆش کرد کە پێکهێنانی وەفدەکە بە سەرۆکاتی ئەو دەبێت و مەبەستیش لەوەی دڵنیابوون لە ڕەوشی تەندروستی تاڵەبانی و چارەنووسی. سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیاند لە ئەنجامی تەقینەوەی بۆمبێکی چێنرا و تەقینەوەیەکی تری خۆکوژیدا 17 کەس لە ژمارەیەکی پۆلیس و لە نێوانیاندا کوژرا و بریندار بوون. سەرچاوەکە بە ماڵپەڕی مەداپرێسی ڕاگەیاند ئێوارەی دوێنێ بۆمبێکی چێنرا و لە تەنیش ڕێگەیەکی گشتی لە باکووری شاری بەغدا تەقیوەتەوە و لە ئەنجامدا دوو هاوڵاتی مەدەنی کوژران و 5 تریش بریندار بوون. وتیشی دواتر کەسێکی خۆکوشت بە پشتێنێکی بۆمب ڕێژکراوە لە شوێنی ڕووداوکە خۆی تەقاندوێتەوە کە بەهۆیەوە 23 کەسی تر لە هێزەکانی پۆلیس کوژراون و 40 تریش بریندار بوون. سەرچاوەیەکی بەرپرس لە پۆلیسی پارێزگای سەلاحەدین ئەمڕۆ ڕایگەاند سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە پارێزگاکە ملیۆنەها دۆلاری لە ڕێگەی چەندین پرۆژە و گرێبەستی بێبناخەوە دزیوە و دوای گەیشتنی بە تورکیا بێسەر و شوێن بوو و هیچ زانیاگەیەکیش لەبارەیەوە نازانرێت. سەرچاوەکە ئاشکرا کرد کە دوای ئەوەی جەوهەر فەحل دوێنێ لە سەردانێکی فەرمیدا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەرەو فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەستەمبول لە تورکیا کەوتەڕێ پەیوەندیکردن لەگەڵیدا بشراوە و نازانرێ ئێستا لەکوێیە. دوای چەند ڕۆژێک لە ڕووداوەکەی غۆتەی شەرقی لە ڕیفی دیمەشق و لە کاتێکدا سەرۆکی ئەمریکا تەکیدی کردەوە کاتی گرتنەبەری هەڵوێستی کۆتایی و یەکلاکەرەوە سەبارەت بە حکوومەتی سووریا هاتووە. لە لێدوانێکیدا بۆ تۆڕی هەواڵی کێنێن باراک ئۆباما ڕایگەیاند بەرپرسانی وڵاتەکەی سەرقاڵی کۆکردنەوەی سەرجەم زانیاریەکان سەبارەت بە ڕووداوەکەی غۆتەی شەرقی وتیشی ڕۆژی دووشەمەی داهاتوو گەورە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا لە کۆشکی سپی کۆ دەبنەوە و گرتنەبەری هەڵوێستێکی یەکگرتوو سەبارەت بە ڕۆژی سووریا تاوتوێ دەکەن. لە NRT کورتی هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران.